دوای 2 ڕۆژمانەوەم لە نەخۆشخانە گەڕامەوە ماڵەوە. هەموو لایەک دڵنەواییانە کردم. ڕۆژانە ئەچوومە سەر قەبری دالیا و پاشان قەبری دایکم و سەرباز و هەندێک هاوڕێترم. ئاشنایم لەگەڵ مردوەکان پەیدا کردبوو. جاری وا هەبوو بە سەعات قسەم لەگەڵ کێلی گۆڕەکەی دالیادا کرد. هەستمەکرد بوومەتە بەندەی گۆڕ و خۆشەویستی. هەستی ئەوم بۆ دروزە بوو کە زۆر عیبە منیش خۆم نەکوژم. توانای دووکان بەڕێوەبردنیشم نەما بوو. برایەکم ئەیبرد بەڕێوە یان جوانتر بڵێم دووکانەکەم دایە ئەو هەروازم لە دووکانداری هێنا. هەمیشە شەوان بێدار بووم، بە درێژای ڕۆژیش ئەخەوتم. ئەو پارەی کە کۆشم کردبووەوە هەموویم خەرج کرد لە شتی بێمانە. شەوان ئەچوومە نادیهێش و لەوێ ئەم خواردەوە. ئیتر کەسێکی بەو مەستم لێ دەرچوو بوو. هەمیشە حەزم بە شەڕکردن و ئاژاوەجێڕی بوو. شەو نەبوو لەگەڵ ئاسایشەکانی سەرادانەی کەمە شەڕ. ئەوانیش لەبەر ئەوەی کوڕە شەهید بووم حرمەتیانەگرتم و جار و باریش ناخۆشمە کرد، زیندانیانە کردم. ئەو سەردەمە ئاواتەخواز بووم بە دەنگی گۆرانی بێژێک بە ناوی کاک مەحموود محەممەد یان مەحموود دەروێش. لەگەڵ ڕێزم بۆ ئەو گۆرانی بێژە بەڕێزەکە زیاتر لە ناو خەڵکیدا بەخولە دۆم ناسرا بوو. وام لێ هاتبوو بە تەواوی هۆگری دەنگی ببووم. چەند جار دانیشت لەگەڵمدا تەنها مەقامی بۆ وتم، ئەویش منی خۆشەویستی. دوایی برایەکی خۆی پێناساندم بە ناوی کاک ئەحمەد دەروێش. ئیتر هەرچی پارەم هەبوو سەرفمە کرد لەگەڵ ئەوانەدا بۆ ئەوەی شەوان بە مەقام بملاوێنەوە. هەر کەس ناوی دالیای ببردبایە هەرچی لە گیرفانم بواە ئەمدایە. شەوێکیان زۆر مەز بووم، زۆرم خواردبەوە. بەدەم خۆمەوە مەقامێکی حەمەجەزامەوت، فرمێسکیش لە چاوانمە ئەهاتە خوارەوە. شەو بوو، دەوروبەری کاتژمێرنەوە بەدەم گۆرانی وتنەوە بە پێ و سەرخۆشیەوە ئەمویست بڕۆم بۆ سەر قەبری دالیا. لە بیرمە ئەو کاتە لای غازەکەوە پەڕیمەوە بۆ مامەیارە. لەو نێوەندەدا زۆر چۆڵ بوو. دیسان ئارەزووی گۆرانی وتنم کرد و هاوارم کرد، نامەچۆ جوانێ، مەچۆ واوە مەچۆ، تۆ فریوی زێر و زیوی وان مەخۆ. ئەو هەوەس بازانت جێی متمانە نین، هەر ئەزانن گوڵچنین و بەیڕنین. دوای ئەوە دیسان دەستم کرد بە وتنی ناڵەی جوداییەکەی مامۆستا هێمن کە بە ساقی دەست پێەکە. هاوار مەکرد، ساقیە وا بادەوە وا بادەوە، ڕوو لە لای من کە بە جامی بادەوە. مشتری وەک من لە مەیخانەیەکە من، زۆر بەیان شاد و بەکەیف و بێخەمن. مەی حرامە بۆ سەهەندە و بێخەمان، مەستی بێخەم بۆچی بگرن ئێخەمان. ئەم شەرابەت تاڵە دەرمانی خەمە، لەی حەرام بێ ئەو کەسەی دەردی کەمە. ئەم شەرابە ئاڵە بۆ بێدەرد نییە، لەی حەرام بێ ئەو کەسەی ڕەنگ زەرد نییە. بۆ کەسێکە مەی چزیلکی پێوەنێ، بۆچی ملهوڕ لێرە بینی پێوەنێ. بۆ کەسێکە مەی کە دەردی کاریە، بێ خەمێک بیخواتەوە زۆرداریە. ئاگام لێ بوو پیاوێک لە دوورەوە ڕووە من هات. وتی دانیشە مەڕۆ، ئەمەوێت قسەت لەگەڵ بکەم. منیش گۆرانیەکەم بڕی وتم لە خزمەتاندام. هاتە لام پیاوێکی بەڕێزی تەمەن 35 بۆ 40 ساڵێکە بوو. تاوقەی لەگەڵ کردم وتی بۆ کوێ ئەچیت بەم شەوە؟ وا ئەگریت و دەنگیشت ناخۆش نییە؟ ئەو گۆرانی خۆشەڵیت. وتی با هاوکاریت بکەم. منیش خۆم پێناساند وتم ناوم خەسرەوە، ئەوە ژیانی منە، ئەوەی ڕوویدا بوو بۆم گێڕایەوە. عادەتەن سەرخۆش چەنەبازە بێ، حەز بە قسەکە. هەناسەیەکی هەڵکێشا وتی با بەیەکەوە بڕۆین بۆ سەر قەبران. وتم لە خزمەتتدام فەرموو، بەس ناوی جەنابتان چییە قوربان؟ وتی ناوم ڕزگارە و خەڵکی قەرەداخم. بەس کا خەسرە و هەستەکەم
تۆ سەرخۆشی و خواردوتەوە، چون بۆ سەر قەبران حورمەتی خۆی هەیە. مەرج نییە بێدەنگی لە مردووان ئەبینی واتە خامۆشن، بەڵکو ئاگادارن ئەبێت ڕێزی سەرگۆڕ و قەبرستان بگریت، نابێت بە گۆرانی وتن و لەشپیسی بچیتە ناو گۆڕستان لە کاتێکدا مردوەکان پێویستیان بە دوعای ئێمەیە لە جیاتی خێیان بۆ بەرین کەچی وا ئەکەین خۆشمان و ئەوانیش تووشی تاوان بکەین. ئایا ئەمەت پێڕەوایە؟ منیش قسەکەیم بە هەنوەرگرت، چونکە باوکم و دالیام زۆر خۆشەویست، بۆ ئەوەی خێریان پێ بگا بڕیارمدا نەچم. وتم قسەکەت ڕاستە، بەڵام کاک ڕزگار دڵ مەکوڵێ، دیسانەوە بەدەم گریانێکی زۆرە و هاوارم کرد چی بکەم. ڕزگار وتی مام خسرە گیان، بڕۆین بە یەکەوە پیاسێک بکەین لە جیاتیەوەی بچیت بۆ گۆڕستان. وتم بەڵێ بە خۆشحالیەوە لە خزمەتتدا مام ڕزگاری بەڕێز. ڕزگار وتی بەرەو خوار بڕۆین یان بەرەو سەر. وتم من هیچ ئیشم نییە، بۆ کوێ ئەڵێیت ئەڕۆین بۆ ئەوێ. ڕزگار وتی دەکەواتە سەر و خوار ئەبینەوە بۆ لای گۆزەکان و سەیوان، چونکە من توانای هەورازم نییە، بە پێکەنینەوە وتی پیر بووم. وتم لە خزمەتتدام بەرەو خوارە ڕۆین. ڕزگار وتی خسرە بوو، ژیان ململانێکی زۆر سەختە، ئەگەر بە جددی بیگریت ئەتکوژێت و زوو لە ناوەچی. پێویستە ئەوەندە ڕێزی ژیان بگری تا لە دەستی ڕزگارتە بێ، چونکە هیچ وەفا و پیاوەتی لە ژیان ناوەشێتەوە، ئەبێت لێی بچڕی، چونکە ژیان وەستاوە، ئێمەین ئەڕۆین و جوڵاوین، دەنا هەموو شتەکان لە جێی خۆیاندان. باسی ئەوەی بۆ کردم کە باوکی پیاوێکی زۆر دەوڵەمەند بوو، هەمیشە بە ڕێگەی بەغدادەوە بووە. اینجا بەردەوام بووتی دایکیشم ئافرەتێک بوو زۆر گوێی نەئەداینێ. بە کورتی و پوختی مەبەستم ئەوەیە کە دایکم بە هۆکاری سەفەری زۆری باوکم باش نەبوو لە ڕووی ئەخلاقیەوە، من لەلایەن هەردووکیانەوە پەراوێز خرابوو. هیچ گرنگیەکم بە ژیان نەبوو، هیچ شتێک لام گرنگ نەبوو، تەنانەت تێکەڵاوی کەس نەئەبووم. تەنها یەک هاوڕێم هەبوو کە هەموو ژیانی منی ئەزانی. ڕۆژانە بە بەردەم دوو قوتابخانەی کچاندا ئەڕۆیشتم، هەستم بەوە نەئەکرد کە ئەم قوتابخانانە کچی لێیە، سرم بەرز نەئەکردەوە چونکە لام گرنگ نەبوو. بەیانیەک ئەچووم بۆ قوتابخانە، ئاگام لە خۆم نەبوو خۆمدا لە کچێک کە سرم بەرز کردەوە بینیم کچێکی زۆر جوان بوو. ئەو ڕۆژە لە قوتابخانە هەربیرم لای ئەو کچە بوو، ئەهاتەوە بەرچاو، بۆیە هەموو ڕۆژێک ئەچوومە بەردەم قوتابخانەکەیان و چاوەڕێم ئەکرد تا ئەهاتە دەرەوە. هەموو لایەک لە قوتابیانی قوتابخانەکە زانیان کە من حەزم لەو کچەیە. ڕۆژێکیان کچەکە خۆی هات بۆ لاموتی ئەو پارەیەت لێکەوتووە. ڕاستی کرد، خۆم بە ئارەزوو پارەکەم خستووە خوارەوە تا هەڵی بگرێتەوە. ئەگەر بۆی هێنامەوە قسەی لەگەڵەکەم، ئەگەر هەڵیشی گرت بۆ خۆی ئەوە دزە و بە کەڵکی ئەوە نایەت خۆمی بۆ ماندوو بکەم، بەڵام پارەکەی بۆ هێنامەوە. دوای ئەوە یەکترمان ناسی. زانیم ئەم کچە دایک و باوکی نییە، لای نەنک و باپیری ئەژی و ئەوان بەخێویەکەن. ئەوانیش زۆر دەستکورتن، ئەو ساڵە پارەی نەبوو قەمسەڵێک بکرێت، زۆر جار قەمسەڵەی خۆم ئەدایبی کاتەبەری. بیرمە ڕۆژێکیان پارەم لە دایکم دزی، چوون بۆمدا بە قەمسەڵەیەک. دوای ئەوەی کە گەرمی هاتەوە ڕۆژێکیان هات ماچێکی کردم، تا یەک هەفتە وام ئەزانی قاچم بەسەر زەویەوە نییە. خۆشەویستیمان بەردەوام بوو تا ماوەیەک من لە زانکۆ دەوام مەکرد، ماوەیەکی زۆر دیار نەما. هەواڵیان بۆ هێنام کە گوایە لەگەڵ کوڕێکی دەوڵەمەنددا هات و چۆکە. چوون بە دوای ئەو قسێدا هەستم کرد قسەکە ڕاستە. ویستم بچم تۆڵە لە هەردووکیان بسێنم، بەڵام کچێکی هاوڕێم لە زانکۆوتی ڕزگار پەلە مەکە، سایە نەنک و باپیری زۆر نەخۆش و پیرن، باپیری پێویستی بە نەشتەرگەری هەیە کە بڕەکەی 4000 دینارە، بۆیە لەگەڵ ئەو کوڕەدایە پارەکەی لەو وەرگرتووە، ڕووی نەبووە بە تۆ بڵێت
زانیوێتی تۆش لەگەڵ باوکت قسەت نییە و توانای پەیداکردنی ئەو پارێت نییە. منیش کە ئەوەم زانی سنتورێکم هەبوو لەگەڵ تەسجیلێک و شتومەکی کارەبایی هەموویم فرۆشت و چوون 5,000 دینارم بۆ برد لە دەرگای ماڵیانمدا. کاتێک دەرگای کردەوە هیچم نەوت، پارەکەمدا دەستی و گەڕامەوە. دیار بوو بە پارەکە کارەکەی چارەسەر کردبوو، بەڵام هەر ڕووی نەبوو بێتەوە بۆلام. منیش نەئەچووم بەلایدا تا ڕۆژێکیان بینیم لە جێگایەکدا لەگەڵ ئەو کوڕەدا کە پێشتر بینی بووم ڕێگای پێگرت و وازی لێ ناهێنێ. منیش بەپەلە ڕام کرد، تۆزێکم کێشا بەو کوڕەدا تا پۆلیس هات و بڵاویان پێکردین. دوای ماوەیەک زانیم نەنک و باپیری مردوون و لای مامی ماوەتەوە. چووم بە دایک و باوکمم وت ئەو کچەم بۆ مارەکەن. ئەوان وتیان ئێمە حەقمان نییە و شتی وات بۆ ناکەین و حەقمان نییە بەسەرتەوە. ئامۆزایەکم نارد، ڕازی بوون، سایەم هێنا. شەوی زەواجمان خۆشترین شەو، وەک ئەڵێن مانگی هەنگوینیمان بوو. 2 شەو بوو خێزانم بوو. تەقەی خۆشی کرا و سایە فیشەکێکی وێڵی بەرکەوت و لەو کاتەوە منیش سەرگەردان و وێڵم. منیش ئەم شەو لەسەر قەبری سایە گەڕامەوە کە تۆم بینی هاوارەکەیت دالیا گۆرانیت بەدەم گریانەوە ئەوت هەستم کرد هەردووکمان یەک دەرد و ئازارمان هەیە. دیسان بە قسەکانی ئەو هەردووکمان دەستمان کردەوە بە گریان. زوو ڕزگار بە منی ئەوت خوا گەورەیە، گوێی مەدەرێ و منیش کە ئەوم ئەبینی زیاتر لەم نەگری ئەموت تەحەملت هەبێت مامە ڕزگاری گیان، تەحەملت بێت. بەدەم گریانی هەردووکمانەوە سەیارەیەکی پۆلیس لای سەرکارێزەوە نزیک فولکەی ئاسۆی دەلاگ وەستا و پرسی هیچ ڕووی داوە ئەگرین؟ منیش تەحەملم نەما، دەستم کرد بە جنێودان. پۆلیسەکانیش دابەزین. من خۆم داخم لە دڵ بوو، تووشی بەدمەستی ببووم. حەزمە کرد لە دوای سەرخۆشیم هەمیشە شەڕێک بکەم. مەستیەکەشم بە دوای بیانوێکی شەڕدا ئەگەڕا. ڕزگاریش ئەوەندەی کوڕی چاک بوو، هیچ بیانووی شەڕێکم لەگەڵ ئەو بۆ دروست نەبوو. تا خوا کردی داخی دڵی خۆمم بە پۆلیسەکان ڕشت و ڕزگار نەیهێشت لێم بدەن. وتی کاکە ئەوە سەرخۆشە و ئینجا ئاگام لێبوو باسی وەزعی منی بۆ کردن. منیش لە دوورەوە هەر جنێوم ئەدا تا ئەوان ڕۆشتن. ڕزگار هاتەوە بۆلام، دەمە و بەیان بوو چوین بۆ سەر و پێ خواردن بۆ ئەسحابە سپی. بانگی بەیانیدا ڕزگار چوو بۆ نوێشکردن. منیش تەکسیەکم گرت. زۆرم خەو ئەهات، نەخوا حافیزیم کرد و نە هیچ. گەڕامەوە ماڵەوە. نیوەڕۆ هەڵسام لە خەو، سواری پاسەکانی هەوارە بەرزە بووم تا بەرەو بازار بڕۆم. کچێکم بینی لە ناو پاسەکەدا ڕێک لە دالیا ئەچوو. وتم بڵێ خەو بێت. چووم پارەکەمدا سایقەکە و جارێکی تر تەماشام کرد. بڵێ دالیا بێ خۆلەوە چێ؟ بڕیارمدا دانەبەزم دوای بکەوم بزانم ئەوە یان کەسێکی تر. لە دوای ئەوەی کە ئازار و ناڕەحەتی زۆرم چەشت وام لێ هاتبوو کە ببوومە بەندەی عیشق. بەندایەتیم بۆ عیشقا کرد. ئەی بردم و ئەی هێنام بە ئارەزوی خۆی. وام لێ هاتبوو بۆ عیشق ئەژیام، بۆ عیشق ئەمردم. کەی بیویستایە ئەی خستمە گریان، هەر کاتێکیش بیویستایە ئەی خستمە خەیاڵ. کەی بیویستایە جگەرەی پێکێشام، مەشروبی پێ ئەخواردمەوە. بەندەیەکی زۆر ملکەچی عیشق بوو. هەرگیز بێگوێیم نەکرد. لە سحر و جادو خراپتر بوو. ئەوی بیویستایە ئەی کرد لێم. بۆ هەم لێ هاتووە نازانم. ژیانم بە تەواوەتی تێکچوو بوو دوای دالیا. شەوان هەمیشە بێدار بووم، ڕۆژیش کفت و مەلول. تەنانەت کەس و کارەکەی خۆشم لێم بێزار ببوون. نەباپیر نەنەنک مەرحەبایان نەئەکردم. چارەشم نەبوو، هەر ئەوەندە ئەمتوانی بیرکەمەوە. عیشق بۆ خۆی بردومی. دوای نیوەڕۆیەک سواری پاس بووم بۆ ناو بازار. زۆر بێزار و بێتاقەت بووم. لە ناو پاسەکەدا کچێکم بینی باڵای دالیا بوو. دیسان چوومەوە بۆ پارەدان بە شۆفێرەکە. تەماشام کرد، سیمای کتومت ئەوە.
بڕیارمدا دانەبەزم لە پاسەکە تا ئەو دابەزێ. کچەکە دابەزی بە هێمنی بێ ئەوەی بزانێ شوێنی کەوتم تا خۆی کرد بە زانکۆی سلێمانیدا. وەستام هەر نەڕۆشتم تا هاتە دەرەوە و لە لای عارەبانەی خەستەخانەکان وەستا بووم. جگەرە لەسەر جگەرە ئەم کێشا هاتە دەرەوە. شوێنی کەوتم تا گەڕایەوە بۆ هەوارە بەرزە تا خۆی کرد بە ماڵێکدا. دەستنیشانی ماڵەکەیانم کرد و گەڕامەوە. شەوان نزیکی ماڵیان ئەبوومەوە، بەڵکو بێتە دەرەوە سەبووریەکم بۆ بێت. کاتەکانی کە ئەچوو بۆ زانکۆم زانی هەموو کات شوێنی ئەکەوتم. ببووە پیشەی هەمیشەیم هەستمە کرد خۆشی باش ئەزانێ. کوڕێکی پورزام لە زانکۆ بوو. وتم کچێکی لەو شێوەی لە زانکۆکەتدایە ئەیناسی؟ وتی هەواڵت بۆ پرسم. ماوەیەکی پێچوو پرزاکەم هەواڵی بۆ هێنامەوە کە ئەمە کچی پیاوێکی دەوڵەمەندە، براکانی هەموو لە کەنەدان و ماوەیەکی زۆر لە کەنەدا بوو، بەڵام 2 ساڵە بێ لەگەڵ باوکو و دایکی هاتۆتەوە بۆ کوردستان. کچەکە ناوی سۆمایە، لەگەڵ کەس ناگەڕێ لە زانکۆ و لەگەڵ هیچ کوڕێکیش نییە، تەنها لەگەڵ چەند کچێک لە کافتریای زانکۆ دانیشن. کچەکانیش یەکێکیان پێنجوێنیە خزمی خۆمانە. زۆر خۆشحاڵ بووم کە ناویم زانی و کەسێکی نزیکی خۆشمان هاوڕێتی. پرسییم کچە پێنجوێنەکە چێە؟ پورزاکەم پێی وتم کە چێە. تۆزێک ژیانم گۆڕا و گرنگیم دایەوە بە خۆم و بەجل و بەرگ و سەر و سیمام. ڕۆژێکیان ئەو کچە پێنجوێنێم بینی و ناوی خۆمم پێوت. وتم من و بەڕێزت خزمین و جەنابتان وە خوشکی بەڕێزی خۆمن. ئەم کارە بۆیە بە جەنابت ئەسپێرم، ئەزانم بە دڵسۆزانە ئەیکەیت، بۆیە بەڕێستانم هەڵبژاردووە. وتی بەڵێ کاک خسرەو، من و تۆ خزمین، ئەوەی بە من بکرێ لە خزمەتدام و درێغی ناکەم. کچە پێنجوێنێکە ناوی سروە بوو. وتم سروەی خوشکم، کچێک لە زانکۆی لای ئێوە، ئەمەوێت بیناسم و تەعارفێک بکەین بەیەکەوە. سروە زانی و ڕاستەوخۆ پێیوت ڕاستەکی کا خسرە و زۆر لە دالیاچێ، خوا عەفوی بکە. هەناسەم سوار بوو، چاوم پڕ بوو لە گریان. هەستم کرد زۆر خائین و خراپەکارم، کەسێک بۆ خاتری من خۆی کوشت، کەچی وا من بە دوای کەسێکی ترەوەم. قورگم پڕ بوو لە گریان و سروەم جێهێشت. لەلایەکەوە تەریق ئەبوومەوە، لەلایەکی تریشەوە دڵم سوتا بوو بۆ دالیا. چوومەوە ماڵەوە. تا ماوەیەک وازم لەو مەوزوع عەشێنە، بەڵام ژیانم گۆڕانکاریەکی تری بەسەردا هات. بیرم لەوە کردەوە دەست بکەمەوە بە کار و کاسبی. باپیریشم قسەی لەگەڵ نەئەکردم لەبەرەوەی هەمیشە سەرخۆش بووم. نەک باپیرم، کەس لە خانەوادەکەم ڕوویەکی خۆشی نەئەدامێ، تەنها نەنکم نەبێت جار و بار نازی ئەکێشام. بەڵام ئەویش ئەوەندەی قسە ئەکرد و جنەی پێدام بە ناوی ئامۆژگاریەوە تاقەتم نەبوو گوێ بۆ ئەویش بگرم. چوون بۆ لای کوڕێکی ڕەفیقم ناوی کامەران بوو. وتم کامەرانی برام، ئەمەوێت کاسپێک بکەم و 1000 دیناریشم هەیە. کامەران وتی ئەتوانیت 1000 دیناریتر پەیدا بکەی بیکەی بە 2000 جێگا مێزێکت بۆ بکڕم لە قاچاقچیەکان. وتم هەوڵەدەم. چوون بۆ لای نەنکم، وتم 1000 دینارم بدەرێ بە قەرز بۆ کاسبی مەبێ. نەنکم وتی ناددەمێ، ئەیدەی بەگوو ئەی خۆیتەوە، بڕوات پێ ناکەم. تووڕە بووم و وتم ئەوە نەمویست، بەجێبهێشت. چوون بۆ لای باپیرم، ئەویش نەیدامێ، وتی نیمە. چوون بۆ لای دایکی خۆم دەری کردم. ناچار چوومەوە بۆ لای کامەران، وتم کامەران گیان، شک نابم ئەو 1000م هەیە. کامەران وتی با مێزێکت بۆ بکڕم لەبەر مزگەوتی گەورە، ئەویش باشە، بە 500 بۆ 700 دینارە. وتم بیکڕە. مێزەکەی بۆ کڕیم و 300 دینارەکەشم کرد بە دەستمایە. چوون بۆ قەیسەری نەقیب و بازاری سۆران، دام بە هەندێک کەلوپەل و لەسەر مێزەکە دامنا و دەستم کردەوە بە کەسابەت. ڕۆژانە شتم ئەفرۆشت و ئەم کڕیەوە. دەستمایەکەم زۆر بوو، ئەچوومەوە خێرا شتم ئەکڕی لە جوملە فرۆشەکان. وردە وردە دەوڵەمەند بوومەوە. ماوەی 6 مانگێک بەردەوام بووم. باپیرم زۆر بەزەی بە مندا ئەهاتەوە، سیقە و متمانەی پەیدا کردەوە. اینجا بڕوایان کرد کە کارەکەم
بەجددیە و مەشروب و کاری شەوانم تەرک کردووە مەگەر زۆر بە مناسەبات بخۆمەوە. بە هەر حاڵ ئیشەکەم گەورەتر کرد. لەو ناوەدا دوکانی تێدا بوو تازە دروستەکرا، قەیسەری نوێ بوون. دەستم کرد بە دوکان کڕین و فرۆشتن. باپیرم 5,000 دیناری دامێ و دایکیشم 10,000 و نەنکیشم 3,000 دینار. ئیتر دەستمایی باشم هەبوو. خۆشم لە قازانجی کڕین و فرۆشتن پارەی باشم دەستکەوت. دوای ماوەیەک سروە هات بۆ لام هەندێک شتی لە لام کڕی. وتی کاک خەسرە و ببوورە. ئەو ڕۆژە زۆر بێزارم کردی، بەڵام بەو خوایە لەبیرم نەچۆتەوە. بە سۆماموت کە تۆ هەواڵت پرسیوە. ئەویش یەکسەر وتی ئەزانم چێیە. ئەو کەسە دوام کەوتووە. لەم ڕۆژانەدا ئەویش هەواڵی تۆی پرسی. وتی بۆ دیار نەماوە. منیش لە خۆشیدا هەموو شتێکم بیر چووەوە. دیسانەوە خەیاڵم چۆ بۆ لای سۆما و بە سروەموت مەمنون ئەبم ژوانێکمان بۆ ساز بکەین. سروە وتی باشە پێڵە. سروە هەرچی کڕی بووی هیچ پارەم لێ وەرنەگرت بۆ ئەوەی بێتەوە. چەند ڕۆژێکی پێچوو سروە و سۆما هاتنە بەردەم مێزەکە. لە خۆشیدا وا مەزانی هەموو دنیاهی خۆم. خولمە خوارد بە دەوری خۆمدا. سروە خۆی مەشغوڵ کرد بە شتەوە. سۆمای بۆ من بەجێهێشت. منیش ڕاستە و خۆتم سۆما، تۆ لە ئازیزێکی منەچیت. ئەمەی بۆت باسەکەم دراما و شتی وانییە، واقعە و درۆژ نییە. سۆماوتی خسرە و ڕاز دەکەی. سروە هەموو شتێکی بۆ جێڕاومەتەوە، بەڵام حەزەکەم هاوڕێ بین، بیر لە هیچی تر مەکەرەوە. ئەتوانیت بێت بۆ ماڵمان بۆ لای دایک و باوکم بەوانت ئەناسێنم. ئیشەکەیم زۆر بەدڵ نەبوو. چوونم بۆ ماڵیان بۆ لای دایک و باوکی زۆر قورس بوو بۆ من و ئەو کلتورە لەو سەردەمەدا ئەوەندە ئاسان نەبوو. بۆیە وتم نا، هەر حەزەکەم جاروبار بەیەکەوە پیاسێک بکەین. سۆماوتی زۆر باشە، کەی ویستت ئەوە تەلەفۆنی ماڵی ئێمەیە، تەلەفۆن بکە و ئاگادارم بکەرەوە. وتم ئاساییە تەلەفۆن بکەم؟ وتی بەڵێ زۆر ئاساییە. وتم مەبدەئی ڕۆژی جومعە چین بۆ پشوو نانێکە خوین، ئێستاش ئەو چێشخانەی ماوە لە سلێمانی. سۆماوتی خۆشحاڵە بم. ماڵ ئاواییان کرد. لە دڵی خۆم داوتم ئەم ئافرەتە چەندە ئاسانە زوو هات بەدەستمەوە. زۆر ئازایانە قسەی کرد و هیچ سانسۆرێک نەبوو. بە هەر حاڵ تۆزێک بەکەم هاتە بەرچاو، چونکە ئەو دەمە ئافرەت تا ڕەفزی بکردایە لە بەردەم کووردا خۆشەویسترە بوو. دوایش خۆم پاساوی ئەوم هێنایەوە کە لە کەنەدا پەروەردە بوو، بۆیە ئاسانە. چەند جومعەمان بەڕێ کرد، پێکەوە ئەڕۆشتین بۆ هەموو جێگایەک. دیاریم بۆ کڕی. وامان لێ هاتبوو هەموو کەس ئەیزانی یەکترمان خۆشەوێ. تەنانەت ڕۆژێک باپیرم ئامۆژگاری کردم وای زانی کاری خراپەکەم. وتی ئاگاد لە شەرەف و حورمەتی خەڵکی بێت، خۆت خاوەنی خوشک و دایکی. منیش عەرزم کرد ئیشی خراپ لە من نابینیت، بەس ئەو کچەم خۆشەوێت. باپیرم تووڕە بووتی ئەگەر خۆشتەوێ ئەوە پارە و ئەوە ماڵ، چیت ئەوێت بۆتەکەم و بیهێنە. وتم باشە، بەڵام ئەو ئەڵێت تەنها هاوڕین. باپیرم وتی پێی بڵێ ئەمەوێت بتهێن و کۆتایی پێبێنە، بەم چوونە دەرەوێتان بۆ خۆت و خانەوادەی هەردوولاتان جوان نییە. خۆشەویستی تەواو لە نێوانی من و سۆمادا دەستی پێکرد بوو. هەمیشە خەمێکم ئەبینی لە ناو چاوانیدا، بەڵام هیچی ناوت. وتم سۆما دێمە خزمەت مامۆستا جەمالی باوکت و داوات ئەکەم لی. ڕازی بوو، بەڵام هەستم کرد دڵم ناشکێنێت، دەنا نابەدڵ بوو ڕازی بوونەکەی. 2 شەو دوای ئەوە تەلەفۆنی کرد، وامزانی بۆ ئەوە کردوێتی کە بچین بۆ ماڵیان و خەڵک بنێرمە داوای. وتی ئیجازەمان بدە سەفەرێکەکەین بۆ کەنەدا و ئەگەڕێینەوە، 20 ڕۆژمان پێچێ، ئەوە باوکم ئەیەوێت قسەت لەگەڵ بکە. مامۆستا جەمال تەلەفۆنەکەی وەرگرت، دوای چاک و چۆنی سڵاومان کرد و من بە شەرمەوە قسەمە کرد و ئەویش یادگاریەکی باوکمی جێڕایەوە، وەک ئەوەی پێم بڵێت ئێمە دەمێکە یەکتر ئەناسین و باوکیشت هاوڕێم بووە و دوای مجاملەیەکی زۆر کۆتاییمان بە قسە هێن. تەلەفۆن داخرایەوە. چاوەڕێ بووم دوای 20 ڕۆژ بێنەوە، نەخێر نەهاتنەوە.
بووە مانگێک دیار نەبوون، بووە 2 مانگ نەبوو، بووە 6 مانگ هەر دیار نەبوون. خەفەتی دنیام خوارد، شەو نەبوو بە پێ نەچم بۆ گەڕەکەکەیان گڵۆپی ماڵەکەیان کوژابەوە. تەنانەت دراوسێکانیشان کە منیان ئەبینی ئەیانوت هێشتان نەهاتوونەتەوە. دوای 8 مانگ مامۆستا جەمالم بینی و هاتە لام بۆ دووکان و نامەیەکی دایە دەستم لەلام دانیشت و چایەکم بۆ بان کرد. مامۆستا جەمال وتی ناڕۆم نامەکەی سۆمە بخوێنەوە، دەرگای دووکانەکە داخە با کەس نێتە ژوورە. دڵم لەسەر هەزار لێ ئەدا، وتم پەشیمان بۆتەوە مامۆستا جەمال. مامۆستا جەمال وتی تۆ نامەکە بخوێنەوە. دەقی نامەکە خەسرەوە نەگریت پێ بکەنە. ئەزانی بۆچی نەمەویست شت پێ بکەم؟ لەبەر ئەوەی من شێر پەنجەم هەبوو، ئەمزانی ئەمرم، بەڵام تۆ بژی ئەبێت بژیت. خەسرەوە هەنسک هەڵ نەدەیت. ئەزانم زۆر ئاوات لەسەر ژیانی من بنیات نابوو، ببوورە گیانەکە. نازانم بۆ ئەبێت تۆ خەفەتی من و دالیا بێتە سەرشانت. ئازیزەکەم، ئەزانم ئەدویست لێم بپرسی بۆچی خەمبارم. زۆر جار وا هەستتە کرد خۆشم ناویت. حاشا حەزمە کرد ماچت بکەم و بۆنت بکەم، بەڵام ئەوە زانیت بۆ دوورە پەرێزم گرتبوو. خۆشەویستەکەم، نەمەویست خۆشیت لێ تێک بدەم. ئەمزانی دالیات خۆشەوێ، پاشان زانیم جێگای ئەویشم بۆت گرتوێتەوە. سروە هەموو شتێکی بۆ باس کرده بووم، بەڵام ئازایەتی و شەرەف بەرزی تۆ زۆر شتی فێر کردم. ڕاستە من کۆتایی ژیانمە و نامەت بۆ ئەنووسم، بەڵام دڵنیام تۆ ئەبینمەوە و لای سەرتەوە وەستاوم ئەو کاتەی دەیتە لای من و دالیا. بمبورە ئەگەر درۆم لەگەڵ کردووی، بەڵام بڕوا بکە خۆشم ویستی. ئازیزەکەت سۆمای چاوت. دیسان هەناسم بۆ نەئەدرا، دەرگای جامخانەی دووکانەکەم کردەوە. ویستم ڕاکەم هەناسە هەڵمژم. مامۆستا جەمال گرتمی هاوارم کرد هەناسم پێ نەماوە، بە یارمەتی بەرم بدە. باوەشی پیا کردم و قسەکەی سۆمای بۆ دووبارە کردمەوە. خەسرەوە تۆ بژی ئەبێت بژیت. دیسان نائاکامی ڕووی تێکردمەوە، هەستمە کرد زیادم لەسەر ئەم زەویە. چوون بۆ لای هاوڕێکەم سیلاح فرۆش بوو لە ساونکەران، ناوی جەزا بوو. هەندێک پارەم لە دووکان هەبوو، خستمە گیرفانم بۆ سیلاح کڕین بۆ ئەوەی خۆم بکوژم. هەرچەندە جەزا دەمانچەی نەبوو، چووم دەمانچێکی میکارۆفی قەلەباچکەم کڕی. چەند جاروەتی ئەو دەمانچە بە کەڵک نایەت مەیکڕە، وای ئەزانی بۆ فرۆشتنەوەمە، بەڵام من گوێم پێ نەدا. گوایە ئەو ئەیوت فیشەکی گرانە و دەست ناکەوێت. فیشەکەکانی لە 4 قورنەت دروستەکران، لەوێدا خێرا شانەیەکی زیادەم کڕی. چووم بۆ گردی سەیوان بۆ سەر قەبری دالیا. ئێوارەیەکی درەنگ خۆر ئاوا ببوو، کەس لە دەورم نەبوو. میلی دەمانچەم ڕاکێشا و خستمە سەر سەری خۆم و دەستم کرد بە قسەکردن لەگەڵ چێلەکەی دالیا. دەستم لەسەر بەلەپیتکە بوو بۆ ئەوەی بیتەقێنم و نەجاتم بێ. ئەم شیعرم پێش ئەوەی بەنیاز بم خۆم بکوژم نووسی. لە سیمای ڕەنگەکانەوە، لە پێدەشتی سینەتەوە، بەرەو لێوی ئاڵت ئەڕۆم، بەرەو سیمای پەمەی و چاوی شینی کاڵت ئەڕۆم، بەرەو تاڵی بسکی خاوت، هەنگاوی ئەرخەوانی ئەنێم. لە فرمێسکی چاوی تۆدا ئاوازی هەنسک دروستەکەم. ئەوین باڵ ئەگرێت و ئەمبات بەرەو خەیاڵی ڕەنگ. جا من چی بکەم؟ ڕەنگەکانی خۆشەویستی لە ڕووی تۆدا سەماکەن. ئەوینداران سەرسامە بن، گوێ لە سەدای پێکەنینە دەگرن. دەوەرەوە با خۆشەویستان جارێکی تر جوانی ئەوین لە نیگای تۆدا فێر بن.
با لە ئەندێشەی پەلکە زێڕینەی ناوپرچی تۆدا ئێشک بگرن. ئەوین باڵەگرێت و ئەمبات بەرەو خەیاڵی ڕنگ. دیسانەوە لە نێرگزە جاڕی ڕۆحم خەڵوەتەگرم، لە بیلبیلەی چاوی مەستت خۆشی و سۆزی تیا ئەپچڕم. دیسانەوە بە هەنسک لە ڕووی خۆشەویستی تۆدا سەماکەم. تا کۆتایی تەمەنم لە ناو سیمای ئەویندا ئارامەگرم. ئەوین باڵەگرێت و ئەمبات بەرەو خەیاڵی ڕنگ. خۆشەویستان، لاڵقەی داهاتوودا درێژەی ناوڕۆکی ئەم کتێبەتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی عەتا قەرەداخی جێبەجێکار پێشڕەو عومەر پێشکەشکار پەسەند بفەرمونون. هاوڕێمان بن.